والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لسورة النساء قيشتنا آتي بستو حوت لا فرها شتاو سي كدواي خوانوي آتكان تفسير آتكان دكين. أعوذ بالله من الشيطان الرجيم. والله يريد أن يتوب عليكم ويريد الذين يتبعون الشهوات أن تميلوا ميلا عظيما. يريد الله أن يخفف عنكم وخلق الإنسان ضعيفا. يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. ومن يفعل ذلك عدوانا وظلما فسوف نصليه نارا وكان ذلك على الله يسيرا. إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم وندخلكم مدخلا كريما. ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن واسألوا الله من فضله إن الله كان بكل شيء عليما. ولكل جعلنا موالي مما ترك الوالدان والأقربون والذين عقدت أيمانكم فآتوهم نصيبهم إن الله كان على كل شيء شهيدا. آتي بستو حوت خواهی گەورە لەو ئاتەشدا وەکو تەواوکاری ئاەتەکانی دیکە دەفەرمێت. لە ئاەتی پێشووتریشدا خواهی گەورە هەر باسی ئەوەی کرد کە فەرمووی خواهی گەورە دەیەوێت بە باسکردنی ئەو یاسا و حکمانە شەریعەت و دینەکەی خۆی ڕوون کاتەوە بۆتان و هەروەها فێری ڕێباز و دەستور و یاسای پیاوچاکانی پێشخۆتان پێغەمبەرانی پێشخۆتان کە و هەروەها خی گەورە مەبەستێتی هەر کەسێک هەڵە و گوناه و تاوانی کرد تەوبە و پەشیمانیەکەی لێوەرگرێ. لەو ئاتەشدا جارێکی دیکە خی گەورە باسی تەوبە دێنێتەوە و باسی تەوبە دەکاتەوە، تەئکید لە تەوبەکردن دەکاتەوە کە خی گەورە زۆر حەزی لە تەوبەکردنە. خی گەورە هەمیشە پێی خۆشە عەبدەکەی خۆی تەوبە بکات و پەشیمان ببێتەوە بگەڕێتەوە نەک سزایدا و عوقوبەیدا. حەدیثمان هەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم خی پەروەردیگار زۆر خۆشحاڵ دەبێ کاتێک کە بەندەیەکی تەوبە دەکات و پەشیمان دەبێتەوە لە کەسێک کە لە دەشتێکدا ئاو خواردن و خواردنەوەی لێ بزر بوو بێت لە خۆشحاڵیان قسەی لێ تێکەڵ بن. چەندە خۆشحاڵە خی پەروەردیگار کاسێک کە تەوبە دەکات دەگەڕێتەوە خی گەورە لەوە خۆشحاڵترە. جا لێرەش خوا دەفەرمێ والله يريد أن يتوب عليكم. خی گەورە دەیەوێت تەوبە و پەشیمانیتان لێوەرگرێ. ئەوە یەک. بەڵام ويريد الذين دەیانەوێت ئەوانەی يتبعون الشهوات کە بەدوای هەوا و ئارەزوەکانیان کەوتون ئەن تەمیلوا ئێوە لا بدەن لە ڕێبازی خوا لە تەوبەکردن مەیلەن عەظیمە بەلادانێکی زۆر گەورە. جا ئیبن عەباس قسەیەکی هەیە دەفەرمێت لە سوورەتی
النساءدا 8 ئاەت هەن 8 حکمی تێدایە دەفەرمێت هەر یەکێک لەو ئاەتانە بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم چاکترە لە هەرچی ڕۆژی بەسەردا هەڵدێت و ڕۆژی بەسەردا ئاوا دەبێت یەکێک لە ئاەتەکان لە 8 ئاەتەکان کە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە نرخە زۆر جێی دڵخۆشیە ئەوەی دەرسی ڕابردوو خوێنمان کە خوای گەورە فەرمی یورید الله لیوبەینە لەکم خوای گەورە دەیەوێت دین و شریعەتتان بۆ ڕوون کاتەوە دەیەوێت هیدایەت و ڕێنمونیتان کە و دەیەوێت تەوبە و دەیەوێت مەبەستێتی تەوبەتان لێ وەرگرێ ئەوە بۆ خۆی مەجالکردنەوەیە بۆ گوناهکاران و تاوانکارانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەتا لە ژیاندانە و لە دنیادانە خوای گەورە دەرگای تەوبەی بۆ کردوونەتەوە ئاەتی دووهەم کە دەفەرمێ بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بنرخە ئەو ئاەتەی دووهەمە ئێستاوە ئێستا دەیخوێنین والله یورید ئەن یەتوب عەلەیکم خوای گەورە دەیەوێت مەبەستێتی پێی خۆشە حەزی لێیە ئەن یەتوب عەلەیکم تەوبە و پەشیمانیتان لێ وەرگرێ خوایەک بەو هەموو دەسەڵات و توانا و هێزەی کە هەیەی حەزی لێ نەبێ بەندەیەکی زەعیفی لاواز عقوبەدا و سزادا پێی خۆش بێ تەوبە بکەی و پەشیمان ببیەوە تا لە گوناهت خۆش بێ بێگومان زۆر جێی دڵخۆشیە خوای گەورە دەیهەوێت ئەن یەتوب عەلەیکم تەوبە و پەشیمانیتان لێ وەرگرێ وەیورید الذینە بەڵام دەیانەوێ ئەوانەی یەتەبیعونە الشەهەوات کە بەدوای ئارەزوەکانیان کەوتون تاوانکار و خراپەکارن ئەن تەمیل و دەیانەوێ ئێوە لادەن بتان ترازێنن لە تەوبەکردن و پەشیمان بوونەوە مەیلەن عەظیمە مەیلەن عەظیمە بە لادانێکی زۆر گەورە شەیطان هەمیشە هیواتت بۆ زیاد دەکات دەڵێ مەسەلەن کەسەکە منداڵە دەڵێ لێگەڕێ با تەمەنت بگاتە گەنجێتی گەنجە دەڵێ تۆزە خۆشی لە دنیای ببینە خۆجارێ زۆری ماوە کە بە ساڵدا چووی بە ساڵدا دەسی خۆ دەڵێ بە پیری نییە لەوانەیە چەند ساڵی دیکەش هەر نەمری وردە وردەوات لێ دەکا دەتخافڵێنێت و دەتخەڵەتێنێ تا لە نەتیجەدا ئامانجی گەورەی خۆی دێنێتە جێ کە ئەوەیە بەبێت تەوبەکردن ئینسان بمرێ بۆیە خوای گەورە دەرگای تەوبەی واڵا کردووە و کردوتەوە کە ئەوە یەکێکە لە دیاری و خەڵاتەکان بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاشان ابن عباس دەفەرمێ ئاەتی سێهەم کە زۆر جێی دڵخۆشیە ئەوەیانە یورید الله ئەن یخەفیف عنکم خوای گەورە دەیەوێت ئەن یخەفیف سووکی کە ئاسانی کە بڕیار و قەرارەکانی خۆی لەسەر ئێوە یورید الله خوای گەورە مەبەستیەتی ئەن یخەفیف عنکم سووکی کە ئاسانی کا لەسەرتان جارێ هەر لە دیندا لە ئیسلامدا هیچ واجبێک نییە لە قودرەتی ئینساندا نەبێ وایە و خوای گەورە لە قورئاندا نەهاتووە هەرچی خۆشی و لەذاتی دنیای هەیە هەر هەموو لێ قەدەغەکە وایە بەڵکو زۆرینەی خۆشیەکانی بۆ حەڵال کردووی وایە لە ناو خۆشیەکاندا جا لە خواردنەوەیە هەتا حەز و غەریزەکانی دیکەنە زۆرینەی حەز و غەریزەکان ئینسان دەتوانێت جێبەجێیان کات ممارەسەیان کا بەڵام بە شێوەیەکی سنووردار بەو شێوایە کە خوای گەورە مەبەستیەتی و خوای گەورە ڕێگای پێداوێت ئەو جار ئەگەر یەکێک لە ئێمە لە توانایدا نەبوو واجبێک جێبەجێکە ئاسانکاریمان بۆ کراوە یا بۆ نەکراوە بەنمونە نوێش کە ڕوکنی ئەساسیە پێت نەکرا وایە تەڵەن ڕوکن و شێوازی تایبەتی هەیە لە حاڵەتی تەبیعیدا وایە ئەگەر نەتوانی بەڕاوەستاوەی بیکەی دانیشە نەتوانی دانیشی ڕاکشێ نەتوانی ڕاکشێ ڕاشکشەی بە ئەوەی ئیشارەتی سەر ئیشارەتی سەریشت ئیشی نەکرد بە ئیشارەتی چاو تەنها دڵ ئیشێ بکات بە ئیشارەتی دڵ نوێژە بکەی خوای گەورە قبوڵیەتی ئەگەر هۆشت نەما هەر لەسەرت نامێنێ ڕۆژوو ئەگەر توانات هەبوو واجبە لەسەرت هەر کاتێک زەحمەتت لەسەر دروست بوو خوای گەورە مەجالی داوە حرامەکان کامە زۆر حرامە ئەگەر بە ناچاری تووشی کردنی حرامەکەی بووی خوای گەورە یا بە تۆبزی گوناهەکەیان پێکردی خوای گەورە گوناهەکە لەسەر نانووسێ بۆیە یورید الله ئەن یخەفیف عنکم خوای گەورە مەبەستیەتی بڕیار و قەرار و یاساکانی خۆی سوکا لەسەر ئێوەها لە دینەکانی دیکە تەوبە بۆ گوناهی گەورە ئەوە بوو کەسەکە خۆی بکوشێ کەسێک شوێنێکی پیس بوو باە لە ئومەتەکانی دیکە دەبوا بیبڕێ هەندێک لە ئومەتەکان دەبوا لی کاتەوە یا نابوو پیس بێ پیس بوو دەبوا لی کاتەوە کە لە ئێمە دەدینی ئێمەدا بە ئاوێک بە تێمومێک زاری وایە
پیسترین شتت لە کۆڵ دەبێتەوە بۆت حەڵاڵ دەبێتەوە. یورید الله أن يخفف عنكم خوای گەورە مەبەستیەتی دین و ئاین و شریعەتی خۆی سوکا لە ئێوە هیچ زەحمەتێک لە دیندان نییە. هەر کاتێک زەحمەت دروست بوو چ دێتە پێشێ ڕوخسەت دێتە پێشێ لە هەر واجبێکدا. واجب تەوان زەحمەتێکی هەرتێدایە بەڵام کە زەحمەتە کە گەیشتە ئەوەی زەرەر لە حیاتتدا لە ژیانتدا زەرەر لە جەستتدا زەرەر لە مەسلحاتێکی گەورەترتدا خوای گەورە ڕێگای ئاسان و تەخفیفی و ڕوخسەتی بۆ داناوی. پاشان دەفەرمێ وەخولیق الئینسان ضعیفە. بۆ خوای گەورە مەجالی تەوبەکردنی داوە هێندە بۆ خوای گەورە هێندە بڕیارەکانی خۆی سوک کردوون چونکە وەخولیق الئینسان و دروست کراوە ئینسان ئادەمیزاد بە ضعیف بە لاواز. طبعا هەم لە ڕووی جەستەییەوە مرۆڤ لاوازە ئەگەر توانای جەستەی ئینسانی بەراورد کە لەگەڵ مەخلوقەکانی دیکە لەگەڵ دروستکراوەکانی دیکە بەس بە عەقڵ ئینسان زاڵ دەبێ بەسەر دروستکراوەکانی کەدا وەخوای گەورە دروستکراوەکانی کەی مسەخەر کردوون بۆت. دەنا یەک مریشکێکی بێنە کە ڕۆژێ چەند مریشک سەردەبردرێت بەس دندوک و بە نینۆکی لاقەکانی لێت هەڵگەڕێتەوە زانە وانە یەک سمۆرەیەکی گچکە بەس بانینۆکەکەی بەس دنوکەکەی بەکاربێنێ لە بەرامبەرتدا وایە مانگایەکی بێنە کە خەڵک بە ئاسان یەک قەساب بەتەنێ لە ئەرزەی دەدا و سەری دەبڕێگەر خوای گەورە مسەخەری نەکردبایە عەقڵی بە تۆ نەدابایە قووەتی دهێندی تۆیە وایە لە بەرامبەریدا هیچت پێ نەدەکرا. بۆیە هەم لە ڕووی جەستەییەوە ئینسان زەعیفە هەمیش لە ڕووی زاڵبوون بەسەر حەزەکاندا بەسەر غەریزەکاندا ئینسان لاوازە. ئەگەر حەز و غەریزەی هاتە پێشێ زۆر جار خۆی پێ ناگیرێ خۆی بۆ ڕاناگیرێ حەز و غەریزەکە هەندێک جار گوناهیشە دەیکا. بۆیە خوای گەورە مەجالی تەوبەکردن و پەشیمان بوونەوەی بۆ ئینسان داناوە هەر کاتێک کە لاوازیەکە زاڵ بوو بەسەرتدا. وەخولیق الئینسان ضعیفە دروست کراوە مرۆڤ بە لاوازی. یورید الله أن يخفف عنكم خوای گەورە دەیەوێت ئاین و شریعەت و دینی خۆی ئاسان کا بۆتان. وەخولیق الئینسان ضعیفە و دروست کراوە مرۆڤ بە شێوەیەکی لاواز. ئەو جار خوا دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە خۆتان بە ئیماندار دەزانن. ئیماندار چێە؟ طبعا ئەوەیە کە لە ئەرکانەکانی ئیماندا گرفتی نەبێ عەقیدەی سەلامەت بێ بیر و باوەڕی سەلامەت بێ نەک بەس بڵێ خوا هەیە. هەر شەش ڕوکنەکانی ئیمانی لە دڵدا چەسپی بێ ئیعترافی پێکرد بێ شوێنەواری ئیمانبوونی لە کردەوەکاندا دیار بێ. خوای گەورە لەگەڵ ئەو کەسانەیەتی یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە خۆتان بە ئیماندار دەزانن و ئیمانداری ڕاستەقینەن ئەو کارانە مەکەن. یەک لا تأكلوا أموالكم بينكم بالباطل مەخۆن ئەموالەکم ماڵی خۆتان یا ماڵی یەکتری بینەکم لە نێوان خۆتاندا بالباطیلی بە شێوەی ناڕەوا. وازحە ماڵی خۆتان لە بینی خۆتاندا بە ناڕەوا مەخۆن کە مسلمانان طبعا ئەگەر وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەمویان وەکو یەک لاشەوانە ماڵی خۆت چۆن دەپارێزی ماڵی خەڵکیش ئاوا بپارێزە یا ئەوەی ماڵی خۆشتە ئەوەی بۆتە ماڵی خۆشت ئەگەر بە شێوەیەکی ڕەوا بە شێوەیەکی حەڵاڵ نەبوو بوو بەیتەوە حەڵاڵ نەبوو مەیخۆ کە دزی ناڕەوایە طبعا داگیرت کرد بێ ناڕەوایە. جاریکە پێشتر باسمان کردووە کەسەکە لە میرات و ئەوانەدا ناپاچی کرد بێ ناڕەوایە درۆت تێدا کرد بێ ناڕەوایە خیانەتت تێدا کرد بێ ناڕەوایە. هەر ماڵێک بە شێوەیەکی ناڕەوا دەستت کەوت بێ ئی خۆشت بێ مڵکی خۆشت بێ مەیخۆ یان ئەگەر ئی کەسێکی دیکە کەوتە دەستۆ ماڵی خەڵکی مەخۆن. ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە مەخۆن ماڵی خۆتان یا ماڵی یەکتری بینەکم لە نێوان خۆتاندا بالباطیل بە شێوەیەکی ناڕەوا ئیلا ئەن تەکوونە تیجارەتەن مەگەر ئەو ماڵە کەوت بێتە دەستان بە بازرگانیەک عن تەڕاضین منکم بە ڕەزامەندی هەردوو لا کڕیار فرۆشیار. طبعا ئەوەی ماڵی کەسێکی دیکەیە تەنها بەسی دەبێت بە حەڵاڵی تۆ بەوەی کە لێی بکڕی یان بە دیاری و بە هەدیە بداتێ کە دیاری و هەدیەکەش هەر جۆرێکە لە معاملە بەڵام معاملەیەکی بێبەرامبەر ئەویش دەبێت بە ڕەزامەندی بێ لەنا ئەگەر کەسێکی ئیحرازکەی بە نمونە بڵێ جاری وا هەیە دەزانی کەسێک زۆر لە ڕووداما دادەمێنێ وایە شتێکی چاک و باشی پێوانە
ئەگەر بڵێ فلان شتە لێ جوانە هەیە هەروای پێ بڵێ لەوانەیە شتەکە داتێ زۆر جار لەوانەیە پێش خۆش نەبێ وایە یانجاری وایە لەوانەیە لە عیبان کەسەکە هەدیەکت داتێ دیارەکت داتێ هەتا ئەویش ڕەزامەندی تێدا نیە ڕەزامەندی تێدا نیە کە ڕەزامەندی تێدا نەبوو هەر حەڵاڵ نییە ئەگەر زانیت دەبێت قوبوڵت نەبێ و دەبێ وەرێک نەگری و لە معاملەشدا حتمما دەبێ فرۆشیار و کڕیار هەردووکیان ڕازی بن ئەو جار ماڵەکە ئەگەر ئی کەسێکی بێ دەبێتە حەڵاڵی تو إلا أن تكون تجارة عن تراض مەگەر ئەو ماڵە ئەنتە تیجارە بە بازرگانیەک عن تراض منكم بەڕەزامەندی ئێوە کەوت بێتە دەستی ئێوە حەڵاڵ بوو بێ بۆت ئەوە یەک واضحە تا ئێرە شتێکە يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە مەخۆن ماڵی خۆتان یا ماڵی یەکتری لە نێوان خۆتاندا بەناڕەوە إلا أن تكون تجارة مەگەر ئەو ماڵە کەوت بێتە ژێردەستان بە بازرگانیەک عن تراض منكم بەڕەزامەندێک لەلایەن خۆتانەوە ئەوە یەک پاشان دەفەرمێ ولا تقتلوا أنفسكم مەکوژن کێ خۆتان خۆکوشتن هەیە یان نییە طبعا هەموو کاتێکی هەر هەبوو ها ئینتیحار بەڵام طبعا ئێستا زیاتر جا ئەو ئاەتە ئەگەر ئاواش تەفسیریکەین هەر ڕاستە بڵێن خۆتان مەکوشن طبعا خۆکوشتنیش طبعا حەڵاڵ نییە معلومە حەدیثی صحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دەفەرمێت بادرني عبدي نفسه بنفسه حرمت عليه الجنة ئەوەی خۆی دەکوشێ دەفەرمێت پەلەی کرد لەوەی کە بگاتەوە بە من بەدەستی خۆی بۆیە ئەمنیش لە بەرامبەریدا بەهشتم لەسەر حرام کردووە ها حەدیثی دیکەی صحیحمان هەیە کە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم هەر کەسێک خۆی کوشت بە ئاسن بە نمونە ئاسن جا گولێ شمشێرە هەرچیەکە لە ڕۆژی قیامەتێدا ئەو شمشێرە یا ئەو گولەی خۆی پێ کوشتووە دەیدرێتە دەستی بەردەوام خۆی پێ دەکوشێتەوە ئەوە یەک وە خالیدەن مخەلدەن بۆ هەتا هەتایی و بۆ هەمیشەیش تەمان لە ناو ئاگردا دەمێنێتەوە ئەوەی بە ژەهر خۆی ژەهری خوارد بێ و دیسان بە ژەهر مرد بێ بە نمونە بە هەمان شێوە ئەوەی خۆی فڕەدا بێتە خوارێ و لە شاخێک بۆی بمرێ ئەوەی خۆی خنکان دەبێ و ئەوەی خۆی سووتان دەبێ و بە هەر وەسائلێکی دیکە ئینسان ببێتە هۆکاری خۆکوشتن ئەو کەسە طبعا هیچ گوناهی کردووە و یەکێکە لە کەبائیرەکان و گوناهەکەشی عقوبەکەشی سەختترە لەوەی کە کەسێک بکوژی ها ئەگەر کەسێکت کوشت بێ هەندێک مەزالی تێدانە ها بکوژرەیەوە خاوێن دەبیەوە کەسەکە عافوتکە خاوێن دەبیەوە خوێنی بدەی خاوێن دەبیەوە وایە تەوبە بکەی دەگونجێ خوالێت خۆش بێ بەس کە خۆت کوشت مەجای ئەوانەت هەمووی لە دەست خۆت داوەجا تەبان قسە هەیە ئایا ئەو کەسەی کە خۆی دەکوژێ بۆ هەتایە لە ئاگردا دەمێنێتەوە تەبان قسەی تێدانی ئەگەر کەسەکە لە کاتی خۆکوشتنێدا خۆکوشتەکەی پێ حەڵاڵ بوو بێ پێی ڕەوا بوو بێ پێی شتێکی ئاسایی بوو بێ کە بە دڵنیاییشەوە ئەگەر پێی ڕەوانە بوو بێت و پێی ئاسایی نەبوو بێ خۆی ناکوشێت چونکە ئینسان ئەگەر نیسبەتێکی کەم ئیمانی بە قیامەتێ هەبێ گرفتەکەی مشکیلەکەی هەرچیەک بێ وانە ناگاتە ئەوەی کە خۆی بۆ بکوژی وایە لەوانەیە واد لێ بکە هەتا بەرامبەرەکەشت بکوژی بەس خۆ کوشتن ئەو پەڕی بێمتمانەیی و بێسیقەیی و نائومێدبوونی کەسەکەیە لە خوا و لە قیامەت و لە دوا ڕۆژ و ئەوانە بۆیە طبعا ئاەتەکە بەوازحی طبعا لەگەڵ خۆکوشتنیەتی بەڵام هەندێک لە عولەما دەفەرمون ولا تقتلوا أنفسكم يعني خەڵکی مەکوشە بۆ چونکە ئەگەر کەسی دەتکوژنەوە یا ناتکوژنەوە عادەتەن ئەگەر دەسەڵاتیان هەبێت دەتکوژنەوە بۆیە وەکەوەی وایە بەدەستی خۆت کوشت بێ هەندێکیکە دەفەرمون خوای گەورە مسلمانانی وەکو چۆن دەفەرمێت ماڵی خۆتان مەبەستی ماڵی خەڵکیە کە دەژڵێ خۆتان مەکوشە یعنی خەڵکی مەکوشە چونکە چۆن پێت خۆش نییە کەس ئەتۆ بکوژێ وایە دەبێ ئینسان لە ناخیدا پێشی خۆش نەبێ هیچ ئیماندارێک بکوژرێ هەر چۆنێکی بێ معنای ئاەتەکەی ئاوایە ولا تقتلوا أنفسكم خۆتان مەکوژن یا خەڵکی مەکوشن هەردوو قەتڵەکە هەر حرامن گومانی تێدانە وایە إن الله كان بكم رحيما بێگومان خوای پەروەردیگار لە بەرامبەر ئێوەدا زۆر میهرەبان و زۆر بەبەزەیە وازحە وڵای جا حکومە بڵێمسی ئەوەی بۆ دنیاە زۆرتر بۆی لە مەحکەمە شتی پێی بێتە دەرێ و کەس پێ تاوانبار نەکرێ
دەنا بۆ لای حکمەکە بەس بەخوای دەکرێت گەر بەڕاستی نەخۆشی نەفسیش عوزر نییە نەخۆشی نەفسیش ئینسان نەخۆستی نفسی ئەگەر گەی بێتە دەرەجەی شێتی تەکلیفی لەسەر نەمابێ کەسەکە و مەوزوعێکە ئەگەریش هەر تەنها حاڵەتی نفسی بێ حاڵەتی نفسی ئینسان بە گومان و بە خەیاڵ و بۆ خۆی دروستی دەکە عادەتەنها شتی نفسی حقیقەتی نییە خەیاڵاتە و ئینسان بۆ خۆی دەسەڵاتی هەیە بەسەریدا ئاەتەکە وازحە ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە مەخۆن ماڵی خۆتان یا ماڵی یەکتری لە بینی خۆتاندا بە ناڕەوا مەگەر ماڵەکە بە شێوەیەکی بازرگانی بە ڕەزامەندیتان کەوت بێتە بندەستان و خۆتان مەکوشن یا خەڵکی مەکوشن ئەینجا خوا دەفەرمێتی ئین الله کانە بیکم بێگومان خوای گەورە لە بەرامبەرتاندا زۆر بەبەزەیە ئەوش ئیشارەتە بۆ ئەوەی ئەگەر کەسێک ماڵی خەڵکی خواردبێ بەڵام ئێستا بەتەما بێتەوە بە بکە مەجای تەوبەکردنی هەیە وایە کەسێک قەتڵی کردبێ وایە بەڵام پەشیمان بێ لە قەتڵەکەی بەتەما بێتەوە بە بکە مەجای تەوبەکردنی هەیە هەتا لە ژیاندا بێ ومن يفعل ذلك هەر کەسێک ئەو کارە بکە ومن يفعل هەر کەسێک ئەنجامی بدە ذلك ئەو کارە کام کارە لێرە باسی دووشتیە خواردنی ماڵی خەڵکی بە ناڕەوە کوشتن خۆ کوشتن یا خەڵک کوشتن عودوانن بەڵام کوشتنەکە و ماڵ خواردنەکە بە عودوان بە دوژمنایەتی بێ بە دەستدرێژیکاری بێ وظلمە و هەروەها بەستەم بێ خواچی لێ دەکا فسوف نصليه نارا لەمە دووە خوا دەفەرمێت دەیخەینە ناو ئاگرەوە وكان ذلك ئەوەش خستنە ئاگریش سزادانی ئەو کەسەش على الله لای خوای گەورە یەسیرە زۆر ئاسانە واضحە ومن يفعل ذلك هەر کەسێک لە ئێوە ئەو کارە ئەنجام بدە ماڵی خەڵکی بخوا یان خۆی یا خەڵکی بکوشێ عودوانا وظلما بە دوژمنایەتی و ستەم فسوف نصليه لەمە دووە دەیخەینە ناو نارن ئاگرێک کە جەهەنەمە وكان ذلك ئەوەش لای خوای گەورە على الله لای خوا یەسیرە زۆر ئاسانە جا کە دەڵێ دەیخەینە ئاگر مەرز نییە تەوان کەسەکە هەتایە وەکو باسمان کرد ئەگەر کەسێک ماڵی خەڵکی بخوات و بە حەڵاڵی بزانێ وایە دز بێ و دزیە بە حەڵاڵ بزانێ بە قەناعەتەکەی کافر دەبێ ماڵی خەڵکی داگیر کات و بە حەڵاڵیشی بزانێ حکمەکەی جیایە لەگەڵ کەسێک دزی دەکا بەڵام بە ناچاری دزی کردووە بە نمونە ماڵی خەڵکی دەخوا بەڵام دەزانێ حرامە قەتڵی کردووە بەڵام خۆی بە گوناهبار دەزانێ حکمی ئەو کەسانە هەر دەخرێنە ئاگر سزاکەیان هەر ئاگر ئەگەر لە دنیادا خۆیان خاوێن نەکردبێتەوە و تەوبەیان نەکردبێ بەڵام بە هەمیشەی لە ئاگردا دەمێننەوە یان نامێننەوە ئەوە دەکەوێتە سەر قەناعەتی دڵیان ئایا کە کارە گوناهەکەیان کردووە بە حەڵاڵیان زانیوە یان بە گوناهیان زانیوە و کردویانە چونکە فەرقی هەیە ئاەتێکی دیکە کە لەو هەشت ئاەتانەیە کە ئیبن عەباس دەفەرمێت بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چاکترە لە هەرچی لە دنیادا هەیە ئەو ئاەتانە کە زۆر جێی دڵخۆشیشە دەفەرمێت ئین تەجتەنیبوا کەبائیڕ ما تونهەون عنه ئەگەر ئێوە خۆتان بە دوور بگرن لە کەبائیر لە گوناهە گەورەکان کام گوناهە گەورانە ما تونهەون عنه ئەوانەی کە ئێمە لێمان قەدەغە کردوون گوناهی کەبیرە ئینسان دەتوانێت خۆی لێ پارێزیان ناتوانێت دەتوانێت ئینسان نابێتە فریشتە وایە بۆیە خوای گەورەش نەیگوتووە هیچ هەر کەسێک هیچ گوناهێکی نەکرد هیچ تاوانێکی نەکرد دەفەرمێت تەنها ئەگەر ئێوە خۆتان لە کەبائیر لە گوناهە گەورەکان جا هێندێک لە عولەما دەفەرمون گوناهە گەورەکان تەنها ئەوانن کە لە یەک حەدیثدا ئیشارەتیان پێکراوەکە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم اجتنبوا السبع الموبقات خۆتان لە حەوت گوناهە بەهیلاک دەرەکە بپارێزن گوتیان کامانن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی شرک سحر کوشتنی کەسێک بە ناحەق ئەوە سێ خواردنی ماڵی ڕیبا خواردنی ماڵی هەتیو هەڵهاتن لە جەبهەی موسڵمانان لە کاتی ڕوبەڕووبوونەوەدا و بوختان هەڵبەستن بۆ ئافرەتێکی ئیمانداری دایان پاک ئەو حەوت گوناهانە گومانی تێدا نییە کە لە کەبائیرەکانن جا زۆرینەی عولەما دەفەرمون کەسێک لەو حەوت گوناهانە خۆی پاراست گوناهەکانی دیکە ئەگەر هەشی بن خوای گەورە بە وعدی داوە نوکەفیر عنکم دەفەرمێت دەسترینەوە لێتان سەیئاتیکم گوناها بچووکەکانتان طبعا هەندێکی کەش لە عولەما دەفەرمون کەبائیر زیاترن لەو حەوتانە هەر گوناهێک
لە ئاەت یا لە حەدیثدا دەفەرمونون بە جەهەنەم هەڕەشەی لەسەر هاتبێ بە جەهەنەم بە دۆزەخ هەڕەشەی لەسەر هاتبێ یان عقوبەی دنیایی هەبێ سزای دنیایی هەبێ دەڵێن ئەوە لە کەبائیرەکانە لە گوناها گەورەکانە کە گوناها گەورەکان هەر کامێکیان بە ئینسان ئەگەر توانای هەبێت و ئەگەر حەزی لێ بێت و بێوێت دەتوانێت زاڵ بێ بەسەریاندا بۆیە خوا دەفەرمێت ئین تەجتەنیبوو کەبائیرە ئەگەر ئێوە خۆتان بە دوور بگرن لە گوناها گەورەکان ما تونهون عنه ئەو گوناها گەورانەی کە ئێمە لێمان قەدەغە کردوون جوابەکەی چییە؟ طبعا ها لە عارەبیدا بە ئینی دەگوترێت شەرت شەرتەکە عایدی چێیە؟ عایدی ئێمەیە مەرجەکە ئێمەین وە دنیا پێش قیامەتەیە ئەگەر لە دنیادا ئێمە مەرجەکەی خۆمان هێنایە جێ پاداشتی مەرجەکەی چییە؟ خوا دوشتمان بۆ دەکە نکەفر عنکم سەیئاتیکم دەفەرمێن ڕەش دەکەینەوە لەسەرتان سەیئاتیکم هەرچی گوناهی دیکەیە هەرچی تاوانی دیکەیە ئەو پەڕی ڕەحمەتە وندخلکم و دەشتان خەینە مدخل جێگایەک شوێنێک کە کەریم زۆر شوێنێکی ڕێز لێ گیرا و شوێنێکی باش و ڕازاوە و خۆشەکە باشتە وازحە طبعا ئەوە یەکێکە لە ئاەتە زۆر دڵخۆشکەرەکان و وەکو ئیبن عەباس دەفەرمێت بۆ ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ئەگەریش بەرامبەری کەی لەگەڵ هەموو دنیا بۆ ئینسان بەقیمەترە ئین تەجتەنیبوو کەبائیرە ما تونهون عنه ئەگەر خۆتان بە دوور بگرن لەو گوناها گەورانەی کە ئێمە لێمان قەدەغە کردوون نکەفیر ئەوە قەرارە خوا دەفەرمێت ڕەشی دەکەینەوە یعنی معقولیەتی تێدا نییە طبعا تۆ شەرتی خۆت بێنیە جێ خوا نەیهێنێتە جێ وایە بە دڵنیاییەوە ئەتۆ خۆت بێنە جێ خوای گەورە زۆر لەی تۆ مسۆگەرترە نکەفر عنکم سەیئاتیکم ڕەش دەکەینەوە لەسەرتان هەرچی خراپەتان هەیە وندخلکم و دەشتان خەینە مدخل شوێنێک جێگایەکی کەریم ڕێز دەگیرە ئاەتێکی دیکە یەکێکی دیکە لە قەدەغەکراوەکان خوای گەورە دەفەرمێت وەلا تەتەمەنەو ما فضل الله به بعضكم على بعض ولا تتمنوا يعني آوات خۆزگە مەخوازن بە ما يعني بەو ناز و نعمەت و چاکانەی فضل الله يعني بەخشیویەتی خوای گەورە به ئەو ماڵ و چاکەیە بعضكم بە هێندێکتان على بعض بەسەر هێندێکی دیکەدا ولا تتمنوا ما فضل الله يعني خۆزگە مەخوازن بەو ناز و نعمەتانەی کە فضل الله هەڵی بژاردوون خوای گەورە بە پێدانی ئەو نعمەتانە بعضكم على بعض هێندێکتان بەسەر هێندێکتاندا معلومە طبعا لە دنیادا خەڵک لە زۆر شتدا وەکو یەک نییە وایە ماڵی سامانی خەڵکی لە دەوڵەمەندیدا هەموو خەڵک وەکو یەک نییە وایە لە دەسەڵاتدارەتیدا هەموو خەڵک وەکو یەک نییە لە ساغیدا هەموو کەس وەکو یەک نییە وایە لە جەستەدا لە جوانی و ناشیرنیدا هەموو کەس وەکو یەک نییە وایە لە بوونی بەنمونە منداڵی چاک و منداڵی خراپ داک و بابی باش داک و بابی خراپ خێزانی باش هاوسەری باش لە هیچیدا خوای گەورە دیاری نەکردووە ئەوە مەبەستی حەسوودیە طبعا حەسوودی تەنها لە ماڵی دانیە کە خەڵکی ئێمە پێی وایە حەسوودی تەنها لە ماڵدایە و چاویش تەنها لە ماڵ دەدرێ ناجاری وایە حەسوودی لەوانەیە بە جوانیەکەت بە ساغیەکەت بە باشی دەوروبەرەکەت بە هاوسەرەکەت بە منداڵە ئەوەکانت لەوانەیە حەسوودی ببرێ کە حەسوودی بردن هیوایەت خواستن بەوەی کە خوا چاکەی خەڵکی بۆ تۆ بێنێ طبعا ئەوە حەسوودیە معلومیشە حەسوودی حەدیثمان هەیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم وەکو ئەوەی وایە چۆن مووس مووی دەتاشێ حەسادەت ئاوا کردەوەی ئینسانی دەتاشێت و لەناو دەبا یان لە حەدیثێکیکەدا دەفەرمێت چۆن ئاگر پوش و پەڵاشی دەسووتێنێ حەسوودی کە هاتە ناو دڵی ئینسان ئاوا کردەوە چاکەکانی ئینسان دەبات و دەخوا کە حەسوودی طبعا ئەو چاوپیسیەی کە هەیە چاو لێدان ئەلعەین و حەق لە چیوە هاتووە طبعا لە حەسوودیەوە ئەو کاتەی کەسەکە لە ناخیدا تەمەنای ئەوەی دەکا کە نیعمەت و چاکەی فڵان کەسی خوا لێی وەرگرێتەوە بۆ تۆی بێنێ کە حەسوودی دوسێ نەوعن طبعا خراپترینیان ئەوەیانە کەسێک خوا چاکەی لەگەڵ کردووە لە ناخەوە پێت خۆشە خوای گەورە چاکەکە لەوی بستێنێتەوە ئەوەی وی بۆ تۆ بێ طبعا ئەوەیان مطلقاً طبعا حرامە دروست نییە و چاوپیسیەکەش بە زۆری ئەوانە کە سەیری نیعمەتەکەش دەکەن کاریگەری بە چاویان حەسادەتەکەیان نەفەسەکەیان هێندە پیسە
کاریگەری لەسەر شتەکەی دروست دەکات زۆر جار زەرەر بە کەسەکە بە ماڵ کەسەکەی دەگەێنن کە ئەوانەی حەسادەتی پیسیان هەیە بۆ خۆشیان جاری وا هەیە دەزانن بەس بە سیرکردن و تەماشاکردنی شتێک جاری وا هەیە دەتوانن خەرایکەن و وێرانیکەن و زەرەری لێ بدەن لە کەسەکەی. حەسوودیەکی دیکە هەیە بەڵێ هێندێکی لە دەسەڵاتی خۆیدا دەتوانێت خۆی چاکە و ئەگەریش هەر خۆی پێسان نەکرا دەکرێت تەماشا نەکا دەکرێت سیر نەکا دەکرێت خۆی پەنا بگرێ ئەویش هێندێکی بەشێکی زۆری لە دەسەڵاتی خۆیدایە بەڵام هیچ عقوبەیەکی چونکە شتی یەقینی نییە بە گومانە هیچ عقوبەیەکی دنیایی بۆ دانەندراوە. حەسوودیەکی دیکە هەیە پێت خۆشە ئەو نیعمەتەی کە فڵان کەس هەیەی ئەتۆش هەدبێ ئەوەش چاگنی ئینسان بە بەشی خۆی ڕازی بێ باشترە وایە بەڵام هەر چۆنێکی بێ ئەویان ئەهوەنترە و ئەویان جائیزە. جاخوا دەفەرمێت ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض خۆزگە و هیوایەت مەخوازن بەو نیعمەتانەی کە فضل الله به فضل الله هەڵی بژاردووە خوای گەورە بە یعنی بە لەگەڵ بە چاکە لەگەڵ داکردن و پێدانی ئەو نیعمەتانە بعضكم على بعض هێندێکتان بەسەر هێندێکتاندا وازحە ئەوەش حکمێکی دیکە یاسایەکی دیکە کە ئەوە هێندێک لە عولەما دەفەرمون کۆمەڵێک ئافرەت هاتوونەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتویانەی پێغەمبەری خوا پیاوان خواڕەی پێداون جیهاد کەن وە کە جیهادیش دەکەن لە جیهادەدا غەنیمەت و دەستکەوتی زۆریان دەست دەکەوێت کە باسمان کردەوەن لە ڕووی خێرەوە خوای گەورە کۆمەڵێک شتی بۆ ئافرەتی داناون ئەنجامدانی نوێژ و مەجموعەیەک داوێن پاکی و ئەوانە لە ڕووی خێرەوە دەستنە ڕیزی پیاوانەوە بەڵام حەسادەتەکەیان لە ڕووی ماڵەکەیەوە بووە بۆیە تەبان خوای گەورە ئەو ئاەتەی ناردۆتە خوارێ فەرموویەتی حەسوودی بە یەکتری مەبەن لەو ماڵی کە خوای گەورە لەو نیعمەتەی کە خوای گەورە بەهێندێکی زیاتر داوە. ئەوجار دەفەرمێت للرجالی نەصیب مما اکتسبوا بۆ پیاوان هەیە نەصیب بەشێک لەو ماڵی مما اکتسبوا کە بۆ خۆیان بەدەستی دێنن وازحە ئەگەر ماڵ بێ یان ئەگەر کار و کردەوە بێ هەر پیاوێک هەر کار و کردەوەیەک بۆ خۆی بەدەستی بێنێ بەرهەموو نەتیجەکەی بۆ خۆیەتی وایە للرجالی نەصیب مما اکتسبوا بۆ پیاوانە بەشێک یا بەش پشک و ماڵ مما اکتسبوا لەوەی کە بۆ خۆیان بە هەوڵی خۆیان بە ماندووبوونی خۆیان بەدەستیان هێناوە وللنساء وبو ئافرەتانیش هەیە نەصیب بەشێک مما اکتسبن لەو ماڵی کە بەدەستی دێنن جا ئەو ئاتە عولەما دەیکەنە دەلیل لەسەر ئەوەی کە چۆن پیاو بۆی هەیە بازرگانی بکا بە نمونە بەهۆی بازرگانیەوە قازانج بکا و ماڵی دەستکەوێ ئافرەتیش بۆی هەیە بازرگانی بکات و ماڵی تایبەتی خۆشی هەبێ هەر ئافرەتێک تەوان بە ماندووبوونی خۆی پارەیەکی دەست خۆی خست ئیچەیە تۆن سەلاحەتی تەواو هی خۆیەتی للرجالی نەصیب مما اکتسبوا بۆ پیاوان هەیە بەشێک لەو ماڵی کە بەدەستیان هێناوە و بۆ ئافرەتانیش هەیە بەشێک لەو ماڵی کە بۆ خۆیان بەدەستیان هێناوە وەسئەلوا الله ئەدی ئەگەر حەزت لە نیعمەتێک بوو کە دراوە بە کەسێکی چی بکەی باشە حەسوودی پێ مەبە تەمەنای ئەوەی مەکە خوا لەوی بستێنێتەوە وەسئەلوا الله داوا بکە لە خوا من فەضلیه کە لە بەخششی خۆی بە تۆشی بدا گوتمان ئەوەیان جائیزە داوای ئەوەی بکەی کە خوش بیدا بە تۆش بەڵام خوا لەوی بستێنێتەوە وایە کە ئەوەی حەسادەتە پیسەکەیە طبعا ئەوەیە کە پێت خۆش بێ خوا لەوی بستێنێتەوە ئەگەر بۆ تۆش نەبێ باکت نەبێ وەسئەلوا الله من فەضلیه داوا بکەن سلام لە خوا کە لە بەخشش و چاکەی خۆی بەشتاندا ئەوەی حەستان لێیە إن الله كان بكل شيء عليما بێگومان خوای گەورە بە هەر شتێک کە ئێوە دەیکەن زۆر زانایە واضحة ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض خۆزگە مەخوازن بەو ناز و نیعمەتانەی کە هەڵی بژاردوون خوای گەورە تێیدا هێندێکتان بەسەر هێندێکتاندا للرجالی نەصیب مما اکتسبوا بۆ پیاوان هەیە ئەو بەشەی کە بۆ خۆیان بەدەستیان هێناوە و بۆ ئافرەتانیش هەیە ئەو بەشەی کە بۆ خۆیان بەدەستیان هێناوە وەسئەلوا الله من فەضلیه داوا بکەن کە خوای گەورە لە بەخشش و چاکەی خۆی بتاندادێت چونکە ئەوەی داویت بەویش هەر خوا پێیداوە إن الله كان بكل شيء عليما بێگومان خوای گەورە بە هەموو شتێک زۆر زانایە آخر ئاەت دەفەرمێت وەلیکولین بۆ هەر پیا و ئافرەتێک جعلنا دامان ناوە مەوالیە چەند کەس و کار و میراتگرێک
مما ترك لو ماڵ و سامانەی کە بەجێی دێڵن الوالدان دایک و باوک و والأقربون خزمە نزیکەکان واضحە ولكل جعلنا موالية بۆ هەموو کەسێک بۆ هەموو ئینسانێک جعلنا دامان ناوە مەوالیە کۆمەڵێک خزم و کەس و کار بۆچی ئەو خزم و کەس و کارانە بۆی ببنە میراتگر مما ترك الوالدان لەو ماڵ و سامانەی کە بەجێی دێڵن دایک و باوک والأقربون یا خزمە نزیکەکان کە پێشتر باسمان کرد ئەگەر داک و بابێک بمرن وایە میراتگرەکانیان کەس و کارەکانیان بەپێی نزیکی لەگەڵ مردووەکەی کەم و زۆری دەبن والذین و ئەوانەشی عقدت ئەیمانکم کە پەیمانتان لەگەڵ بەستوون فآتوهم نصیبهم پێیان بدەن بەشی خۆیان ئەوە پێش ئیسلام عادەتێکە بوو دوو کەس ڕێک دەکەوتن یعنی هێندەیان یەکتر خۆشویستووە یان معاملە و تیجارەتیان لە بینیدا بۆ گوتویانە ئەگەر هەر کامێکمان پێش ئەوەکەی کە مردین خزم نەبوون بەس برادەر ڕەفیق بوون با ببین بە میراتگری یەکتری واضحە تا ئاەتی میراتی هاتۆتە خوارێ وأولو الأرحام بعضهم أولى ببعض تا ئەو ئاەتە هاتۆتە خوارێ لەناو سەحابەکانیشدا ئیش بەو ئاەتەی کراوە ها والذین عقدت ئەیمانکم یعنی ئەو کەسێک کە ئەو پەیمانەتان لەگەڵ بەستۆن پەیمانی ئەوەی کە ئەگەر مردم ببە بە میراتگرم یا ئەگەر مردی دەبم بە میراتگرت ئەوە فآتوهم نصیبهم بەشی خۆیانیان پێ بدەن إن الله كان على كل شيء شهيدا بێگومان خوای گەورە بەسەر هەموو شتێکدا ئاگادارە و ئاگای لە هەموو شتێکە ئەگەر سەیری وشەکان بکەینەوە بە خێرایی يريد والله معلومة خوا يريد دەیەوێ ئەن یەتوبە پەشیمانی وەرگرێ عەلەیکم لەسەرتان ويريد ودەیەوێ الذين ئەوانەی يتبعون الشهوات يتبعون بدواي الشهوات ئارەزوەکانیان دەکەون ئەن تەمیلوا ئێوە لا بدەن مەیلەن بەلادانێکی عەظیم گەورە يريد الله و دووبارەی خوا دەیەوێ ئەن یخەفیفە سووکیکە عنکم لەسەرتان وخولق دروست کراوە الئینسان مرۆڤ ضعیفە بەلاوازی یا ئەیها الذین ئامنوا ئەوە دیارە ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە لا تەئکولوا مەخۆن ئەموالەکم ماڵی خۆتان بەینەکم لە نێوان خۆتان بالباتیل بەناڕەوە ئیلا مەگەر ئەن تەکوونە ئەو ماڵە تیجارەتەن یعنی بە بازرگانی عن تەراضین بە ڕەزامەندی منکم لە خۆتان واضحە یعنی مەگەر ماڵەکە بە ڕەزامەندی کەوت بێتە دەستان لە کاتی بازرگانیدا ولا تەقتولوا مەکوژن خۆتان إن الله بێگومان خوا کانە بیکم بۆ ئێوە ڕەحیم زۆر میهرەبانە ومن يفعل ومن هەر کەسێک يفعل ئەنجامی بدا ذلك ئەو کارە عدوانا بە دوژمنایەتی وظلمە بەستەم فسوف لەمە دووە نوصلیه دەیخەینە ناڕەن ئاگر وەکانە ئەوە ذلكە وەکانە ذلكە ئەو سزایە يعني ئەو سزادانە على الله لای خوا یەسیر زۆر ئاسانە ئین ئەگەر تەجتەنیبوو خۆتان بە دوور بگرن کەبائیر لە گوناهە گەورەکان ما تونهەونە ما ئەوانەی تونهەونە عنه لێتان قەدەغە کراون نکەفر عنکم ڕەش دەکەینەوە لەسەرتان سەیئات یعنی گوناهی دی تاوانی دی گوناهی گچکە یعنی وندخلكم ودشتان خەینە مدخل یعنی جێگایەک کەریم ڕێز لە گیراو ولا تتمنوا خۆزگە مەخوازن ما يعني بەو شتەی فضل الله يعني بەخشی يعني زیاتری داوە خوا بیهی ئەو نیعمەتە بعضەکم هێندێکتان على بعض بەسەر هێندێکتان للرجالی بۆ پیاوان هەیە نەصیب بەش مما لەوەی ئیکتەسەبوو بەدەستی دێنن وللنسائی بۆ ژنان هەیە نەصیب بەش مما اکتەسەبن لەوەی ئەنجامیان داوە یا بەدەستی دێنن وەسئەلوا الله وەسئەلوا داوا بکەن لەخوا من فەضلیه لە بەخششی خۆی إن الله بێگومان خوا
بە هەموو شتێک زانایە وەلیکولین بۆ هەر کەسێک جعلنا دامان ناوە مەوالیە چەند کەس و کارێک میمما تەڕەکە الوالیدانی بۆ ئەو ماڵەی کە بەجێی دێڵن دایک و باوک و خزمە نزیکەکان والذینە ئەوانەش عەقەدەت ئەیمانوکم بەستوتانە پەیمان لەگەڵیان فەئاتوهم پێیان بدەن نەسیبهم بەشی خۆیان ئین الله بێگومان خوا کانە عەلا کولی لەسەر هەموو شتێک شەهیدا ئاگادارە صلی الله على سيدنا محمد